تۆماری گشتی توندوتیژی دژ بە ژنان لەسەر ئاستی هەرێمی کوردستان چۆمان باڵەکایەتی کەمترین ڕێژەی توندوتیژی دژ بە ژنان تۆمار کراوە. هۆکارەکەشی ئەوە دەگەڕێتەوە بۆ تێگەیشتنی ژنان و پیاوان خەڵکی ئەم ناوچەیەش کە تێگەیشتنەکی فراوان و تەندروستیان هەیە لە مەسەلەی ژنان. داواکارم لە ناوچەکانی دیکەش وەک باڵەکایەتی کەمترین توندوتیژی ڕێژەی تێدا تۆمار بکرێت یان هەر نەکرێت. ژنان لێرە ڕۆڵی گەورەیان هەیە لە بابەتی پەروەردەی خێزانی و بابەتی ئیداری و بەشداری سیاسیان هەر ئەوە شوای کردووە کە لە ئەمڕۆدا کەمترین ڕێژەی خێزانی و ژنان تۆمار بکرێت. جێگای خۆشحاڵیە لە باڵەکایەتی کەمترین توندوتیژی هەبووە دژ بە ژنان و لەم ساڵدا هۆکارەکەی ئەمەش دەگەڕێتەوە بۆ تێگەیشتنی خەڵکەکە و چونکە باوەڕیان بە مەسەلەی توندوتیژی نەمایە. لەچی گەورەی هەبووە لە باڵەکایەتی لە مەسەلەی کە ژنان پیا و فەلاحەتی کردە، ژنان هاوشانی پیاوەکان فەلاح بووینە، ژن هاوشێوەی پیاوەکان لە شاخی بووینە، پێش لە نانیان بردێ لۆ برا پێشمەرگەکانیان لۆ باویان لۆ هاوسەرەکانیان. ئەوە هەموو گەڕێتەوەی پیا و ژن وەکو یەک ڕەچاو کرایەوە، هاو شێوەی یەک بووینە. مەسەلەن ژنەکان ئێمە وەک چاوکراوە بووینە لە هەموو ڕۆچەوە، لە ڕووی فەلاحەتەوە، لە ڕووی پێشمەرگایەتەوە، لە ڕووی کۆمەڵایەتەوە. لێرە خول و دەورەی باشەکرێتەوە لۆ ژنانمان، وەکو خولی خەیاتی، خولی کۆمپیوتەر، خولی ئینگلیزی، هەمووی ژن بەشداری لە خولەکان نەکات و بەرچاو ڕوونیەکە لۆ ژنەکانی باڵەکایەتی.